بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لەبێت ئازیزان خۆشحاڵم لە بەرنامەیەکی دیکەی پشتەوەی ڕووداوەکان پێتان شاد دەبمەوە. بەرنامەیەم شۆمان یەک کەیسی تایبەتمان هەیە کە قسە و گفتوگوی لەسەر دەکەین با بزانین پشتەوەی ئەو شەڕەی ئێستا یەکێتی و پارتی دەستیان پێکردووە لەسەر چییە بە تایبەتی لە میدیاکانیان لە نێوان پەرلەمانتارەکانیان تا ئەو ئاستەی گەشتووە تا شەڕ یان ناکۆکی لە نێوان بەرپرسە باڵاکانی ئەم دوو حیزبە. بۆیە تاکە کەیسی ئەم شەومان دەبێت لەگەڵمان بۆی شەنوکەوی بکەین پشتەوەی ئەم شەڕەتان بۆ هەڵبدەینەوە. لە دوای کۆتایی هاتنی شەڕی ناوخۆ ئەم دوو حیزبە و هەروەها یەکگرتنەوەی حکوومەتی سەوز و زەرد ئیدی ئەم دوو حیزبە تەنها شەڕیان بۆ مزایدە و چاواشەکاری ئەندامەکانی خۆیان بووە بە تایبەت لە کاتی هەڵبژاردنەکاندا و پاش هەڵبژاردن و ڕێککەوتنیان کردووە و هەروەها ئیدی دوای ڕێککەوتنەکانیشیان بەرپرسەکانیان نەبایان دیوە و نەبۆران وەکەوەی کە هەمیشە دەوترێ ئەم شەڕە تەنها لە خوارەوەی سەرەوە ناگرێتەوە سەرەوە هەمیشە کۆکن و ڕێککەوتنیان کردووە بۆیە وەکو دوو دۆست پێکەوە چوونەتەوە سەر سفرەکەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئیتر هەموو لایە بووەتە کشومات و بێدەنگی لە شەڕەکە کراوە. لە پاش هەڵبژاردنە پێشوەختەکەی ئەیلولی 2021 پەرلەمانی عێراق پارتی و یەکێتی لە پێناو پۆستی سەرۆکۆمار شەڕی ڕاگەیاندنیان دەست پێ کردووە و دوور لە بنەماکانی کاری ڕاگەیاندن و ئەتەکێت و پیشەی و هەرچی بنەمای کاری ڕۆژنامەنووسی هەیە تۆمەت و ناوزەڕاندن نەماوە بە یەکتری نەڵێن و نەیکەن بەڵام خۆمە یەکەم جاریان نییە لەوەتەی ئەم دوو حیزبە هەن بۆ بەرژەوەندیەکی بچووکی حیزبی و شەخسی ئێسکی یەکتریان شکاندووە بەڵام ئەوەی شەڕی ئەم جارەیان جیا دەکاتەوە لە شەڕەکانی ڕابردویان ئەوەیە لە دوای ڕێککەوتنە استراتیژەکەیان کە ڕێککەوتنی 50-50 پێدەوت لەسەر لاشەی ئەم خاک و خەڵکە ڕێککەوت بوون ئەمە یەکەم جارە شەڕی ئەم دوو لایەنە کادر و ئەندامانی باڵایان تێپەڕێنێت و کار بگاتە بەرپرسە باڵاکانیان تەنانەت ئێستا دەزانن ناکۆکیەکان بەڕوونی لە نێوان مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و قوبات تاڵەبانی جێگیری دەردەکەوێت ئێستا تەنانەت پاڤڵ تاڵەبانیش هەڕەشە دەکات بۆ نمونە بابزانین میدیا و پەرلەمانتار و بەرپرسەکانیان چی بە یەکتر دەکەن باشە نمونەیەکتان بۆ دێنمەوە ئەمە یەکێکە لە پەرلەمانتارەکانی یەکێتی دەڵێ چی دەڵێ مەسعود بەرزانی زۆر دەترسێ ترسی لەوە هەیە کاندیدەکەی دەرنەچێ پارتی بۆ وای لێ هاتووە خەڵەفاوە پرسیار دەکات طبعاً ئەمە شەڕەکەیان لەسەر پۆستی سەرۆکۆماری عێراقا لەو لاوە پەرلەمانتارێکی پارتی لەم لاوە شیرین یونس پەرلەمانتاری خانمی یەکێتیە لەو لاشەوە دووبارە پەرلەمانتارێکی خانمی پارتی جوابی دەداتەوە دەڵێ لە قاموسی پارتی و بارزانیدا ترس نییە بەڵام گومانمان لە خیانەتی ئێوە هەیە ناخڵەفین لێ ناگەڕین غافڵگیرمان بکە تەوان ئەمە حسابکە قسەی خۆش و چارەساتە لە نێوانیانە دەگوزارێ بەڵام بابەتی دیکەیان هەیە کە لەسەر میدیاکانیان هەیە بۆ نمونە بابچینە سەر میدیاکەیان میدیای یەکێتی ئێستا لە میدیاکانی ئۆپۆزیسیۆنترە بۆ نمونە کەناڵی کورتسات و کەناڵی گەلی کوردستان کە زمان حاڵی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستانن ماوەیە کە بەم شێوازە کار دەکانی میدیایی دەکەن تەنانەت میدیاکانی یەکێتی ئێستا بە تانوپۆی حکوومەتدا دێنە خوارەوە وەک ئەوەی بڵێ یەکێتی ئۆپۆزیسیۆنێکی چەندین ساڵەی و تا ئێستا نەچوەتە ناو حکوومەتەوە و ئێستا بەو شێوازە حکوومەت بەشکست خوارد و نیشان دەدا وەکەوەی بەتەما بێ بۆ یەکەم جار بچێتە ناو حکوومەتەوە بۆ نمونە لەسەر یان نمونەیەکێنینەوە سەرەتا تەبەن ئەو هێرشە میدیانەی کە بۆ سەر یەکتری دەکەین پۆلێنیان دەکەین بە چەند بابەتێک بۆ نمونە لەسەر موشکبارانەکەی هەولێر گەلی کوردستان چی بڵاو کردوێتەوە باشە بابینەریان ڤیددیوەیە بین کە لە ناو راپۆرتێکی گەلی کوردستانە دەرمانهێناوە هەموو نمونونەکانتان بۆ بەرجەستە دەکەین دواتر میوانێکی تایبەتیشم دەبێت قسە لەسەر پشتەوەی بابەتی ئەم شەڕەی یەکێتی و پارتی دەکەین بابزانین گەلی کوردستان لەسەر موشکبارانەکەی هەولێر چی دەڵێت هاوکات بەرپرسێکی ئەمنی عێراقی ئاشکرای کردووە لەم ماوەی ڕابردوودا دوو کۆبوونەوە لە نێوان بەرپرسانی کاروباری وزە و پسپۆڕانی ئیسرائیلی و ئەمریکی لە ڤێلایەکی هەولێردا کراوە وەک ئاماژەیەک بۆ خانووی کرای ئامانجی هێرشەکەی ئێران بۆ گفتوگۆکردن لەبارەی هەناردەکردنی غاز لە کوردستانەوە بۆ تورکیا لە ڕێگەی هێڵێکی گواستنەوەی نوێوە
ئەمە یەکێ لەوەی کە زۆر ینی جێ هەڵوەستەکردنە لەسەری کە ناوی دێنێت بۆ نمونەوەی کە ئێران بۆ پاساو دەگەڕێەوە بە فەرمی بەیانی کردووە لەسەر موشک بارانەکانی لەسەر بوونی بارگای ئیسرائیلیە دێ سێر دەکەی میدیای یەکێتیش هەمان شت دووبارە دەکاتەوە لە زاری سەرچاوەکانەوە. بۆیە بابەتێکی دیکە هەیە بابزانین چییە؟ باشە بابزانین لەسەر وەزعی بەغدا و ململانەکانیان چی بە یەکتر دەکەن. لە کەناڵی کورتساتی فەرمی یەکێتیەوە کادرێکی یەکێتی کەرەج بە بیری کادرەکەی پارتی دەهێنێتەوە، پارتیش گەورەتر بیر دەکاتەوە. بەرپرسیارەتی پۆستەکەی نایب کوردستانی و هاندانی بۆ پۆستکردنی ئەو پۆستە دەخاتە ئەستۆی یەکێتی نیشتیمانی کوردستان. بابینەری بین. چێ بوو یەخی محافزێک لە هەولێرە؟ باشە ئەوە پێشمەکانی یەکێتی بوون لە هەولێرە تەقیان لە محافزە کردووە چوونە سەر ئیستیخباراتی بەعسیکا کوژران. ئەو کاتە یەکێتیک لە هەولێر شەڕیە کرد، هەڤاڵ و برادەرەکانی کاکڕێباز زەکەرەز بوون. نابێن بەم نەفەسە قسە بکەین، قسەم پێ بەوتن بەزەڵم با خراپ قسە نەکەین، چونکە ئەگەر خراپ قسە بکەین نەزانم قسە بکەم. بەس من ئەمێ باوا بکەین. من یەک قسەی ترەکەم، من هەمیشە وتومە من ئەڵەم ڕقم لە پارتی نییە، بەڵام حیزب ڕابوەسێنە. ئێمە وەزارەتی ناوخۆمان هەیە. چۆن لە ئێران ئەفو لە تورکیا خۆ پارتی دیموکراتی کوردستان هاوپەیمانێکی ئەردۆغانە کاکار حیزبێک بێتە تێکدانی بەرژەوەندی کشیانی نەتەوەی هەر وڵاتێک وەزارەت هەیە، وەزارەتی ناوخۆ هەیە، دادگا هەیە، ئەبێ ڕێی لێ بگری بڵێ ئەمە بۆتە مەترسی بۆ سەر چیانی نەتەوەیمان خەریکە کورد لە ناوە بە پارتی ئێستا بۆتە هۆکاری خەریکە کورد لە ناوە بە ئەبێ ئەم حیزبە ڕابوەسێن. جا بەخۆشی ڕاوەسێ بە دادگا ڕایوەسێنن، چوزانم ڕای بۆسێن شەڕ و ئاژانە، بەڵام ڕای بۆسێن قسەکەران دەردی خۆیڵێ لە ناو پارتی خەڵکی بیرمەند و عەقڵ هەیە کە بێدەنگ کراوە کە نەیاڵنیە قسە بکە. باشە ئەگەر ئێمە حکومڕانی ڕسمین لەگەڵ پارتیا پارتی چەند سەفەری کردووە، سەرۆکی ئەم حکومەتە چەند سەفەری کردووە، بۆ یەک کەس نابە لەگەڵ خۆیان. وكذا الحال مع بعض الشخصيات من الاتحاد الثاني الذين مارسوا ضغوطات نفسية علي نتيجة مواقفهم السلبية تجاه الحزب الديمقراطي وهم لوانا ليلي الركاني انداني پێشووی ئەنجومەنی پارێزگای نینەوە لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها لیواد و حامی ئیبراهیم قادر جێگری بەرپرسی مەڵبەندی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان. تەڵەن هەموو ناو ئەو بەرپرسانەی یەکێتی هێنێ کە دواتر باز لەوە دەکات دوجار لە دوو هۆک پێکەوە دانیشتوون کە ئێستا جارێکی دیکە ئەو کەتنەی کە نایب کوردستانی ناوەتەوە بە حسابی بەتایبەتی پارتی و لە میدیاکانی یەکێتی پارتی جارێکی دیکە دەیخاتەوە ئەستۆی یەکێتی نیشتیمانی کوردستان کە گوایە ئەمە بە دەست و بە فیتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. بۆیە لە بەغدا بەم شێوازەیە هێرش کراوەتە سەر لقی پێنجی پارتی. باشە بابەتێکی دیکەیان هەیە کە دیارە ئەمە لەسەر بەغدا. بۆ نمونە بابەتێکی دیکە هەیە کە زۆر گرنگە و میدیاکانی پارتی زیاتر سەرقاڵن پێوەی ئەویش سەفەر و سەردانەکانی مەسرور بارزانی بۆ دەرەوەی وڵاتە کە میدیاکانی پارتی تەنها سەرقاڵی ڕووماڵی سەفەرەکانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتن لە ئیمارات و وڵاتە عەرەبیەکان و ناوەناوەش موشکێک دەنێن بە سلێمانیەوە دەڵێن داهاتی سلێمانی ناگەڕێتەوە بۆ حکوومەت و ئەوەش وەزعی سلێمانیە و شەخص و حزب دەستی بەسەر داهاتی ئەو زۆنەدا گرتووە و پەرلەمانتارێکی یەکێتیش دەڵێت کوا داهاتی سنوورە نافەرمیەکانی زۆنی سرد کە لەم ڤیددیۆیەدا کە کوردستان TV چاوپێکەوتن لەگەڵ وتەبێژی حکوومەت هێرێمی کوردستان دەکات ناڕاستەوخۆ ئاماژە بە سلێمانی دەکات. ڕاستە ناڕاستەوخۆیە، بەڵام دوجار پەرلەمانتارەکانی پارتی ئەمە ڕاستەوخۆ دەڵێنەوە لەوەی کە داهاتی سلێمانی نادیارە. بەڵام پەرلەمانتارێکی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە میدیاکانی خۆیانەوە دێباس لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکان لە میدیاکانی خۆیانەوە باس لە دیارنەمانی داهات لە زۆنی زەرد دەکات. خۆی طبعاً بابەتە بابەتێکی ئاڵۆزە و بەشێکی پەیوەستە بە خودی ئەو دام و دەستگایانەی کە بەجددی کار ناکەن لەسەر مەسەلەی کۆکردنەوەی داهاتەکان و بەشێکی تری پەیوەستە بە مەسەلەی چۆنیەتی ئیدارەدانی ئەم داهاتەی کە دەگەڕێتەوە بۆ ئەو بانکانەی کە هەن. ئێمە بە بەردەوامی لەناو حکوومەت وەکو یەک تیم کارمان کردووە و هەمومان کۆکی لەسەرەوەی کە دەبێ ئەو داهاتە وەکو خۆی بگەڕێتەوە بۆ خەزینەی حکوومەت و بۆ موچە دابین بکرێت و بەپێی ئەو سیاسەتەی کە حکوومەت دایڕشتووە لە چۆنیەتی خەرجکردنی ئەم پارەیە جێبەجێ بکرێت. بەڕێوەبەرایەتی گشتی بانکی ناوەندی هەرێم لە سلێمانی ئاماژەی بۆ کردووە کە لە خلالی ساڵێکدا تریلیۆنێک و 107 ملیارد دیاریان ناردۆ بۆ
هەرێمی کوردستان بۆ بانکی بۆ تەمویلی موچە هەرێمی کوردستان لە وەزارەتی دارایی ئەمە مانگان دەکاتەوە 2 میلیارد دینار بەڵام زەحمەت پێم بڵێن داهاتی ئیبراهیم خەلیل چەند بووە زەحمەت پێم بڵێن داهاتی خاڵی سووری حاج عومەران چەند بووە وەلید چەند بووە زەرزێ چەند بووە سیدەکان چەند بووە خاڵە ناسوورەکانی تر نافەرمەکانی تر لە هەرێمی کوردستان چەند بووە. باشە جیاواز لە شەڕی میدیاییان بەشێک لە ناکۆکیەکانی ئەم دوو حیزبە لەسەر ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە کە وەڵامی یەکتر دەدەنەوە بە تێبەتی پەرلەمانتارەکانیان و فشارەکانی پارتی بە زۆرینە پەرلەمان و کۆنتڕۆڵی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان وای کردووە ئێستا سەرۆکی پەرلەمان هاواری لێهێستاوە کەوەی کە بینیمان هاوار دەکات دەڵێ ئەوەندە ساویلکە نییە کە بێڵندارەکە بەسەرەوەدا بشکێنێت بابزانین لەم ڕۆ ناکۆکیەکانیان لەسەر چییە؟ بەڕێزان دەبێ ئەوە بزانین ڕای گشتی ئەمە بزانێت کە تاوەکو دانیشتنی پەرلەمانی کوردستان نەکرێت ناتوانین کۆمیسیۆن تەفعیل بکەینەوە ئەم 4 ڕۆژەی لە بەردەستمان مایە پێویستە بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان کە لە دەسەڵاتەکانی بەڕێز سەرۆکی پەرلەمانە بانکێشتی پەرلەمانتاران بکە ڕاگەیاندنێک بڵاو بکاتەوە کە لە 48 کاتژمێری داهاتوودا دانیشتنی پەرلەمانی کوردستانە و بانکێژنامە ئەرەستەی پەرلەمانتارانی بەڕێز بکات و دواتر ئەرک و دەسەڵاتی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە کە چ بڕگەیەک بخرێتە بەرنامەی کار بۆیە تاوەکو ئەمڕۆ دانیشتنی پەرلەمانی کوردستان ڕانەگەیەندرا بانکێشنامە بڵاو نەکرایتەوە بۆیە تەمەنا دەکەین بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان بەم واجبە یاسایی خۆی هەڵبستێت و بۆ خۆم کە سەردانی حیزبە سیاسیەکانم کردووە ئەوانەشی کە لە دەسەڵات نین وعدی ئەوەمان پێداون لەو بابەتانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە هەوڵی دروستکردنی سازانە دەین لەبەر ئەوە بۆ تەریغێڵم من ئەم ئەرکە بەوە لە کۆڵی خۆم ناخەمەوە بیخەمە دەنگدان هەوڵە دەم هێزە سیاسیەکان سازان بکەن ئەیان خەینە بەردەم مەسئولیەتی ئەوەی ئەگەرەتانەوە انتخابات بکرێ وەرن ڕێکەون وەرن سازان بکەن ئەگەر ناتانەوە انتخابات بکرێ ئەوەی ئەلانی کەن بڵێن نامانەوە انتخابات بکرێ بەڵام بیانەوە مەسئولیەتەکە دارەکە لەسەری ژنێکی 40 ساڵەیە بشکێتەوە وەڵاهی بای ئەوە تەجروبە و عەقڵم پیا کردووە لە ماوەی ئەم 5-6 ساڵەیە کە نەیەڵەمە و دارە لەسەری منە بشکێت. ئەمە لە میدیاکان ئەوە هاتینە پەرلەمانتار ئێستا دەچینە باڵاتر بابزانین لە باڵاتر ناکۆکیەکان چین دەزانن ئێستا ناکۆکی نێوان مەسرور بارزانی و قوبات ساڵەوانی کرۆکی جیاوازیەکانی شەڕی ئەم جارەی ئەم دوولایەنەیە بە پێی زانیاریەکان مەسرور بارزانی وەک جێگر مامەڵە لەگەڵ قوبات ساڵەوانی ناکات و زۆری دەسەڵاتەکانی لە بەڕێوەبەرە گشتیەکان و وەزیرەکان و تەنانەت جێگرەکەشی وەرگرتووەتەوە جێگرەکەشی زۆر جار وەکو وەزیرێک تەنانەت مامەڵەی لەگەڵ دەکرێت و دەسەڵاتی لە زۆنەکەی خۆشیدا نەماوە بۆیە ئەوەی نیگەرانی ئەوەی کە زیاتر لای قوبات ساڵەبانی و خودی یەکێتی نیشتیمانی کوردستان جێگەی نیگەرانیە و ئەوەی بە دوای خۆی داهێناوە ئێستا یەکێتی سیاسەتی دژایەتی حکوومەتی هەرێم پەیڕەو دەکات کە ئەوەش لە میدیاکانیدا بەڕوونی دەردەکەوێت و هەروەها ناکۆکی نێوان مەسرور بەرزانی و قوبات ساڵەبانی لە سەردان و پێشوازە فەرمیەکانیشدا ڕەنگی داوەتەوە زۆر بەڕوونی کە مەسرور بەرزانی مامەڵەی لەگەڵدا ناکات و لەبەری قوبات ساڵەبانی کوڕەکەی خۆی دەباتە وڵاتە عەرەبیەکان و کە ئەمەش تەنانەت لە میدیاکانی یەکێتی بەڕوونی دەردەکەوێت کە ناڕاستەخۆ دەڵێن لەبری کوڕەکەی دەبێت جێگرەکەی بێ دەبێت شەرەکەتەکانی بێ لە حکوومەتە و بەتەنها سەردان دەکات یاخودەوەی کە بەرپرسانی پارتی زیاتر لەگەڵیدا دەردەکەون. با سێرێکی راپۆرتێکی گەلی کوردستان بکەین چۆن باس لە قۆڕخکاریەکانی دەسەڵاتی دیبلۆماسیەت دەکات و باوەڕیان وایە پارتی و شەخسەکانی ناوپارتی بە ناوی حکوومەتەوە قۆرخی ئەو کاییان کردو و هەرێمیان لە ڕووی دیبلۆماسیەتەوە تووشی شکست کردووە و نمونەش بە ڕیفراندۆمەکە و خودی ڕیفراندۆمەکەی مەسعود بارزانی وەک خۆیان دەڵێن ناوی دێننەوە. ئیدارەدانی سلکی دیپلۆماسی لە هەرێمی کوردستان لە خراپترین دۆخدایە لە کاتێکدا ئەم سلکە بۆ کورد و قەوارەکەی گرنگە هاوکاتیش کلیلێکە بۆ کردنەوەی دەرگای دەرەوە بۆ گەیاندنی خواست و ڕەوایەتی مافەکانی و دروستکردنی پردی پەیوەندی و پشتیوانی پتە و بۆ قەوارەی هەرێمی پڕکێشە و قەیران. چەند نمونەیەکی نزیک پێمان دەڵێ هەرێمی کوردستان گرفتی گەورەی لە دیپلۆماسیدا هەیە بەو پێی جگە لە شۆ و سەردان و نمایش دەستکەوت و کرانەوە و پەیوەندی پتەوی گەرنتی کرا و باڕاستەی هەرێم لە ئارادا نییە بەکردەوەیش ئەم شکستە ئەزمون کرا بە تایبەتی لە 25 ئەیلولی 2017دا کاتێک مەسعود بارزانی بڕیاری ڕیفراندۆمیدا و پشتێکردنی ئاشکرای وڵاتان بەڕووی هەرێم دابینرا لە کاتێکدا 40 دەوڵەت و ئاژانسی نێودەوڵەتی لە جیهان کونسوڵخانە و نوێنەرایەتیان لە هەولێری پایتەخت هەیە لە بەرامبەریشدا هەرێم 14 نوێنەرایەتی لە دەرەوە هەیە و لە ڕێگەی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە
سەرپەرشتی دەکرێن. 1993 دەوڵەت ئەندامی ڕسمی نەتەوەیەگرتوەکانن، بەڵام هەرێم پەیوەندێکی باریکی گرێداوە کە 14 دەوڵەتە. ئەم پەیوەندیانش بەرتەسک و بچوو کراوەتەوە بۆ خزمەتی حزبێک، جار هەیە دەخرێتە خزمەتی تاکە کەسێکەوە، بۆیە ناتوانرێت بەم مامەڵە تەسکەوە خزمەتی دیپلۆماسی باڵا و نیشتیمانی بکرێت لە پێناو دۆزی گەلی کورد. تاکڕەوی دیپلۆماسی گورزی شکێنەری لە دروستکردنی پردی پەیوەندی هەرێم بە جیهان و دەرەوە داوە. ڕووداوەکانی دەرودراوسەی هەرێم ڕوونترە کە هێندە لاوازە. هەرێم ناتوانێت پەیوەندێکی نیشتیمانی و هاوسەنگ دروست بکات کە زیان بە سەقامگیری و ئاسایشی نیشتیمانی نەگەێنێت. ئەمەش لە نمونەی بۆردومان و لەشکرکێشەکاندا دەردەکەوێت. پارتی کە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە هەڵدەسوڕێنێت و بەرپرسی یەکەمی فەرمانگەکەی لەلایە هۆکاری تاگڕەوی دیپلۆماسی و قۆڕەخکردنی ئەو سلکەیە، بۆیە بە ئەجندای حزبی مامەڵە دەکات کە زیانی زۆری بە پەیوەندیەکانی هەرێم بە دەرەوەی خۆی دەگەێنێت. بۆیە ڕزگارکردنی دیپلۆماسیەتی هەرێم لە تاگڕەوی حزبی سەرتایەکی باش دەبێت بۆ بنیادنانی پەیوەندی هاوسەنگی نیشتیمانی بۆ هەرێم. لە کاتێکدا دەکرێت بەو پەیوەندیە دیپلۆماسیانەی هەیەی پردێکی باشتر دروست بکات، نەگەوەی ئێستا کە پردێکی لەرزۆکی حزبیە و خەباتی دیپلۆماسی کورد شکست پێدەێنێت کە لە هەموو کات زیاتر پێویستی پێیەتی. تاوان پاشکەمێکی تر میوانێکم دەبێ بابزانین شەڕی میدیاکانی یەکێتی بۆ حسینە یا بۆ خۆ گوریسەکەیە بۆ بەرژەوەندەکانی خۆیەتی کە لە دەستی داوە ئەو مافەی کە خۆی بەهی خۆی دەزانێت دەبێت بکەوێتە دەستی یاخۆت بۆ ئەوەیە کە بەڕاستی قۆڕخکاری لە هەرێمدا هەیە. بابەتێکی دیکە هەیە لەسەر ناکۆکیەکانی نێوان مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگرەکەی قوبات تاڵەبانی لە کاتی هاتنی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بۆ هەولێر بوو لە دوای موشکبارانکردنی هەولێر کە قوبات تاڵەبانی لەگەڵ مەسرور بارزانی لە پێشوازیکردنی مستەفا کازمیان نەبینرا وەکەوەی کە لە ڤیدیۆکانی دایسە پیشانتان دەدەین و لە هەمان کاتە لەگەڵ خودی سەرۆکی هەرێم نێچیروان بارزانیدا دەرکەوت. لە هەمان کاتە لە ڤیدیۆیەک شەوا دەردەکەوێت تەنانەت ناهێڵنشان بەشانی نێچیروان بارزانی پێشوازی لە مستەفا کازمی بکە وەکەوەی کە لە ڤیدیۆکەی دەبینرێ. ئەمەی کە لێرە ئێستا دەیبینن زیاتر خوێندنەوەیەکی بۆ کرا کە ئەو کادرەی ئەو کەسەی کەو لەولایە ستۆپێک با قوبات تاڵەبانی لە بەرزایەکە دیکە ئایا لە ڕووی پرۆتۆکۆلەوە یاخود چی دەبێت، بەڵام 2000 دەبوو لەگەڵ سەرۆکی حکوومەتە دەربکەوتایە، بەڵام لێرە بیندا کە لەگەڵ نێچیروان بارزانی دەرکەوت لە پێشوازیکردنی لەگەڵ مستەفا کازمی و لەو لاشەوە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە تەنها پێشوازی لە مستەفا کازمی کرد کەوە بابەتێکی دیکە بوو کە زۆر بەڕوونی دەردەکەوێت لەوەی کە لە ئێستادا بە تایبەتی سەرۆکی حکوومەت حسابی کەوتۆ بۆ جێگرەکەی ناکە و لە ڕووە پرۆتۆکۆلی و مافەکانی خۆیەوەکەوەی نییە کە لە ڕکابینەکانی ڕابردوودا هەبووە، چونکە هیچ کاتێک شەڕیان وەکو ئێستا نەبووە. ئێستا میدیاکانی یەکێتی وانیشانی دەدەن کە یەکێتی تەنانەت خودی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت بێئاگایە لە داهاتی نەوت و داهاتی نەوت تەنها دەچێتە گیرفانی چەند کەسێک کە وەکەوەی باسی دەکەن ڕەنگە تەنها پارتی و مەسرور بارزانی سوودبەن بن لە داهاتی نەوت، چونکەوەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت داهاتی جیاواز لەسەر بەرهەمێنانی نەوت بڵاو دەکاتەوە کە بینەری بەشێک لە راپۆرتەکانی میدیای یەکێتی دەبین کە چۆن ئەوانیش خۆیان بێبەری دەکەن لە زانیاریەکانیان لەسەر نەوت و ناشزانن داهاتی نەوت چی بەسەر دێت. ئێمە 15 ساڵ لەمەوبەر دەستمان کرد بەوە بەرهێنان لە سەرچاوەکانی وزەدا و ئێستا ڕۆژانە 500,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنین لەگەڵ 9 ملیار مەتر سێجا غازی سروشتی. ئەو سەرچاوی وزانەی ئێمە هەمانە هیوابەخشن. ئێمە هەنگاومان ناوە بۆ زیادکردنی بەرهەمێنانی غاز. من دڵنیام بەم زوانە هەرێمی کوردستان دەبێتە سەرچاوەیەکی گرنگی دابینکردنی وزە لە جیهاندا و هەوڵ دەدەین لە ئایندەیەکی نزیکدا غازی سروشتی بۆ عێراق و تورکیا و ئەوروپا دابین بکەین. ئەوە لە کاتێکدا مەسرور بارزانی 25 ڕۆژ لەمەوبەر و لە 3 2022 لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا وتی 410,000 بەرمیل نەوت دەفرۆشین. بۆ ئەوەی موچەی فەرمانبەرانیش دابین بکەین دەبێت هەموو نەوتەکەمان هەناردە بکەین لەبەر ئەوە ناتوانین پاڵپشتی نرخی سوودەمەنی بکەین. زۆر جار دەگوترێ مەسەلەن 410,000 بەرمیل نەوت دەفرۆشرێ و سعری نەوت ئەمڕۆ بووە بەوەندە ئەی ئەم داهاتە لەکوێیە. جیاوازی وتەکانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە نێوان ئەو 25 ڕۆژەدا 90,000 بەرمیلە.
کە مانگانە دەکاتە 2,700,000 بەرمیل و داهاتەکەشی زیاترە لە 300 ملیۆن دلار. بەڵام نەکەس دەزانێت ئەو نەوتە کێ دەستی بەسەراگرتووە و نەکەسیش دەزانێت داهاتەکەی دەچێتە گیرفانی کێوە. داهاتەکان چۆن دابش بوون ئەم بەهەدەردانە لە چیە خۆی دەبینێتەوە هێندەی ئێوە بەدووادا چونتان بۆ بابەتەکە دەزانی هێوی خان کۆی ئەم داهاتانی کە ئاماژەم پێکردوە شێوازی دابشکردنیان کە نەعەدالەتێکی یەکجار گەوری تێدایە تەنها لە بودجە دەتوانێت چارەسەر بکرێت. ئێستا کلیلی نەوت وە کلیلی داهاتەکانی هەرێمی کوردستان تەنها لای سەرۆشت حکومەت خۆیەتی کەس نازانێم داهاتانە چیان بەسەر دێت و کەس نازانێم پاران چیان بەسەر دێت. زۆربەی هەرە زۆری بڕیارەکان کە دەرچوون لەم ئەنجومانە لە دەستپێکی ئەو کابینەیە زۆربەی هەرە زۆری بە ئیجماع بووە بە کۆی دەنگ بووە. بەڵام وەکەوەی کە ڕوونە خودی جوتیار عادلیش دەڵێ زۆرینیان بڕیارانە بە ڕزامەندی زۆرینی ئەنجومەنی وەزیرانە و ئەوەشی کە لە دەسەڵاتەکان کەم کراوە لە ناو ئەنجومەنی وەزیراندا کەم کراوەتەوە بۆیە دەبێ وەڵامی تەنانەت میدیاکان یەکێتیش دەبێت خودی جێگیری سەرۆکی حکوومەت بیداتەوە کە ئایا هەموو بڕیارانی کە سەدراوە بە ڕزامەندی خۆی بووە بە ئاگاداری خۆی بوو یاخود قۆڕکاری خودی سەرۆکی حکوومەتەوەکەوەی کە میدیاکانی یەکێتی باسی دەکەن. بەڵام گرێوی بردنەوەی یەکێتی و خودی قوبات تاڵەبانیش لە مەسرور بارزانی و پارتی ئەوەیە کە لە غازە ئەوان لە جەرەوە لای وڵاتانی ئەوروپی و عەرەبی سنگی پێدەکتون بە تایبەتی پارتی بۆیە لە زۆنی سەوزە و ببێ ڕزامەندی یەکێتی مەگەر ڕەنگە وە کوردواتەنێر سنگی بۆ بکتن چونکە ئەستەمە ڕەنگە بەبێ ڕزامەندی یەکێتی بتوانن ئەم غازە هەناردە بکەن کە بە تایبەتی لە ئێستادا کە سەرۆکی حکوومەت لا دەروێ وڵاتەوە قسە لەسەر توانایی هەناردەکردنی غاز دەکا بۆ تورکیا و بۆ ئەوروپا. بۆیە فشاری پارتیەکان بۆ سەر یەکێتی ئەوەیە داهاتی سلێمانی ناگەڕێتەوە خەزانێکیشتی و یەکێتیەکانیش باز لە دیارنەمانی داهاتی نەوت و شکستی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن بۆهۆی ئەوەی زۆرینەی دەسەڵاتەکان لای پارتیە هەر بۆ یەک تاکتیکی پارتی و مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت و واروها بەگشتی ئەوانەی کە جونگە سەرەکیەکانی دەسەڵاتیان بەهێزە لای پارتی بەهێزترە. بەپێی بڕیارەکان وای کردووە دەبێت بەشێک لە داهاتەکانی سلێمانی بۆ ناوەندە خزمەتگوزاریەکان لە پارێزگاکان لەو شوێنەی کە داهات بەدەستدێت لەوێش سەرف بکرێت و موچەی بەشێک لە فەرمانگەکان و هێزانامنیەکانی شەر لە سەر داهاتی سلێمانی بێت. هەر بۆیە ئەمە ژوای کرد پارە نەچێتەوە بە بانکەکانی سلێمانی و کاتێکیش کە بانکانی سلێمانی خاڵین لە پارە ئیدی خۆپشاندانی موچەخۆران و خانشینانی لێکەوتەوە و بینیمان لە بەردەم بانکاندا گیان لە دەستدانی چەند خانشینێک لە سلێمانی فشارەکانی بۆ سەر یەکێتی زۆرتر کرد. ئەوە ژوای کرد ئێستا بۆیە لە سەرەتای وتم پاڤڵ تاڵەبانی هەڕەشە دەکا ئەوە ژوای کردووە کە پاڤڵ تاڵەبانی بێتە جواب و هەڕەشەیەکی ناڕاستەخۆ لە پارتی دەکات. کاتێک بەڕێوبەری بانقی سلێمانی بەڕێوبەری بانقی هەرێملقی سلێمانی وەک لە وێنەکەیە دیارە بانگێش کرد تەنانەت بۆ بەغدا لەسەرەوەی کە ئایا بزانێ بۆچی ئەم دۆخەوای لێ هاتووە لی بپرسێتەوە کە بۆچی خانشینان لە بەردەم بانق لە چاوەڕوانی موچەکەیاندا دەبێت گیان لە دەست بدەن. بۆیە لە کۆتایی بڵاوکردنەوەکەی پاڤڵ تاڵەبانی کە لە پێیجی فەرمی خۆی بڵاوی دەکردوێتەوە ئەمە یاڵین هەڕەشەکە ئەگەر حکوومەت تابەن پاڤڵ تاڵەبانی وا دەڵێ ئەگەڵ حکوومەت ناتوانێت ئەم دیاردەنا شارستانیە چارەسەر بکە ئەوە پێویستە بە ئاشکرا ڕای بگەێنێت چونکە لەمە دووە نەک لە سلێمانی بەڵکو لە هیچ شارێکی تر دووبارە بوونەوەی ئەم حاڵەتە قبول ناکەن وەکەوەی کە پاڤڵ تاڵەبانی دەڵێ کەەوەش وەکە ڕەشەیەکە ینی لە یەک دەدرێتەوە کە دەتوانن لەسەر و حاڵەتانش بێنە جواب کە لە دەرەوەی زۆنی سەوز ڕوودەدەن. بۆیە ئەوەی کە بینیمان بەشێکە لەو شەڕانە بەشێکە لەو شەڕانی کە لە نێوان پەرلەمانتارەکان و لە ناو میدیاکانیاندا هەیە چەندە بابەتەکان زۆرترن لە دوان و قسەی زۆرتریان هەیە بەڵام بەپێی بابەتەکە من میوانێکم هەیە بۆی شرۆڤەیەوە بکەین زین پشتەوەی ئەم شەڕی ئەم جارە و جیاوازیەکەی بە تایبەتی چییە ئەویش بەڕێز کاک مامۆستا هادی لە هادی حەمەڕەشید چاودێری سیاسی لە هەڵەبجەوە میوانمە. کاگادی زۆر سپاس بۆ دەرفەتە من دەمەوێت یەکەم پرسیارمەوە بێ بەشێک لە راپۆرتەکانی میدیا یەکێتیمان بینی میدیا فەرمیەکانی بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان خەمی یەکێتی بۆ خەڵک و دیارنەمانی داهاتە یا بۆ پشک و خواستی خۆیەتی؟ وەڵا بێگومان سپاس بۆم دەرفەتە بێگومان ئەوەی کە لە نێوان یەکێتی و پارتیە گوزەریە وەک ئێوە بە جوانی لە سەرەتا وەکو پانورامایە هێناتان بێگومان کۆی پرۆسەکە لەسەر کۆمەڵێک بەرژەوەندی تەنانەت شخصیە نەک بەرژەوەندی حیزبی ئێستا یەکێتی و پارتی تەنانەت حیزبەکانی خۆشیان ئیهمال کردووە
وەکو ئێوە لە جونگەیەک لە جونگەکانی راپۆرتەکەتان نەباستان کرد بەرژەوەندیە کەسیەکان بە تەواوەتی زاڵترە لە پرۆسەکاوەک لەوەی تەنانەت بەرژەوەندی حیزبیش لە گۆڕێ بێ زۆرێک لە جونگە حیزبی و ئۆرگانەکانی خۆشیان بە تەواوەتی وەلاناوە ئێسا پێشبڕکەیەکی زۆر زۆر خێرا لە نێوان چەند کەسێک لە هەردوو خێزانی بەرزانی و تاالبانی کاڵێن خێزانی بەرزانی و تاالبانی بە دیاریکراوی ناتوانین بڵین بنەماڵەی بەرزانی بەگشتیوە بنەماڵەی تاالبانیش بەگشتیە توانین بڵێن خێزانی مەسعود بەرزانی و تا ڕادەیەک ئیدریس بەرزانی لەگەڵ خێزانی جەلال تاالبانیە لە پێشبڕکەیەکی زۆر خێران بۆ بەرزکردنەوەی حساب بانقەکانی خۆیان و بابەتی نەک دەوڵەتداری و حکومەتداری و کارێکی مەسلەکی بگرە شۆڕ بۆتەوە کار لە حیزبایەتیشان نەماوە بۆ بە شتێکی شخصی تەواو بەحت باشە وەکەوەی کە لە سەرەتای ئاماژەم پێکرد لە ڕابردوودا زۆر جا شەڕی میدیایی شەڕی نێوان کادرەکانیان ئەندامەکانیان بینیومانە بەڵام زۆربەی و شەڕانە لە پێش هەڵبژاردن بوو بۆ گەرمکردنەوەی ئەندامەکانی خۆیان بوو لەوەی کە ڕکابەرێکیان هەیە بۆی بچنەوە سەر سندوقەکانی دەنگدان بەڵام ئایا ئەم شەڕە جیاوازیەک ئەدات لەو ڕوو کە تەنانەت ناکۆکیەکە لە نێوان بەرپرسەواڵەکانیان مەوجودە لە ناو حکوومەتە جیاوازیەک ئەدات بە شەڕەکانی تر یا توانین بڵێن ئێستش کە داواکار و خواستی یەکتریان جێبەجێ کرد جارێکی تر دەچنەوە سەر سفرەی حکوومەت بە بڕای من هیچ شەڕێکی یەکێتی و پارتی شەڕی عادی نەبووە بە شەڕی سەردەمی هەڵبژاردنیشیانەوە یەکێتی و پارتی دوو هێزن هەردووکیان زۆر زۆر گەرمن بەرامبەر بە یەکتر دوو هێزن یەکتری قوبوڵ ناکەن و لە ڕاستیە ڕاستە لە کۆمەڵێک مەساحەیە بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی یەکتر هەندێک ڕێکەوتنی لابەلایەن هەیە بەڵام ئەوەی کە ئەسڵە لە دروستبوونی نەک لە دروستبوونی ئەسڵەن بۆ خۆتان نەزانن یەکێتی لە ئینشقاقی لە پارتیەوە ئینشقاقی کردووە و لە هەناوی پارتیوە هاتوۆتە دەرەوە هەر لە سەردەمی ناوەڕاستی شەستەکانە کە باڵی مەکتەبی سیاسی پارتی کێشەی لەگەڵ سەرۆکی پارتی و بنەماڵەی بەرزانیە هەبووە هەر لەو کاتەوە دوو هێزن هەمیشە گەرمن بەرامبەر بە یەکتر ئەو تەفسیرانە تەفسیری تەواو نین پێیان وایە یەکێتی و پارتی لە گرفتەکانیانە چاوبەستەکی لە خەڵکەکەن و وانە کێشیان نییە بەعکسەوە پارتی و یەکێتی لە باشترین کاتیانە کە مانگی هەنگوینیانە لە ڕاستیا گرفتیانەیە گرفتەکەش لەسەرەوە بەندە کە لە ڕاستیا عقلی فیوداڵی و خێڵەکی ئەم دوو هێزە یەکتری قوبوڵ ناکەن و نایانەوێ لە ڕاستیە کەمترین دەستکەوت و کەمترین پانتایی لە دەسەڵات بۆ خۆیان بەرن بەڵکو هەردووکیان لەسەر حسابی لێدان لە بەرژەوەندی گشتی خەڵکی بەرژەوەندیەکانی خۆیان ئەبەنە پێشەوە و با ئەوەش بڵێن لە ڕاستیە شتێکی غەریب نییە هیچ یەکێک لەو دوو ماڵە کە دوو ماڵن لە ڕاستیە هیچ یەکێک لەو دوو ماڵە لە ڕاستیە بە هیچ شێوەیەک خزم و کەسە نزیکەکانی خۆشیان قوبوڵ نەکردووە سەرەتای ساڵی هەفتاکان پارتی کوڕەکانی بەرزانی کوڕەکانی خۆی ڕاوەدووە نێت و نقلی لای ڕژێمی عێراقیانەکە و وەک بینیشمان لە چەند مانگی ڕابردووە ماڵی تاالبانیش دیسانەوە هەمان ئاراستەیان گرتە باشە کاگادی من دەمەوێت بزانم ئایا ئەم ناکۆکی کە ئێستا لە نێوان سەرۆکی حکوومەت و جێگرەکەی هەیە لە پارتی و لە یەکێتین ئایا بزانم ئەمە هۆکارەکەی بۆ سیاسەتی خودی سەرۆکی حکوومەت دەگەڕێتەوە یا هۆکارەکەی چییە چونکە هەر ئەم جێگری ئێستەی بەڕێز مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەت لە کابینەکانی پێشوشدا کە بینیمان جێگری نێچیروان بارزانانی و کات سەرۆکی حکوومەت بووە بەڵام ئەم کێشانە بەو شێوازە تەشەنەیان نەسەندووە کە زۆر بەڕوونی ئێستا دەرەکەون ئایا گرفتەکە خودی سیاست و ئەدای حکومی خودی مەسرور بەرزانیە یاخۆت تەشەنەسەندنی ئەم دوو لایەنە وایە یاخود پاڵنەری دەرەکی چه ڕۆڵێکی هەیە لە گرفتەکانی نێوان ئەم دوو حیزبە هاوڕێژیان لە ڕاستیە زانیاریەکانی ئێوە کە پێشتر وەک پانورامایە ئارستان کرد لە ڕاستیاوەنە دەوڵەمەنە پێویست بەوە ناکە من زانیاری بم بە بینەرانی بەڕێز بەڵکو لە ڕاستیە ئەوەی کە ناوی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستانە شتێکە کە داهۆڵێکە دروست کراوە بە ناوی کابینەی حکومی ئەگینا ڕاستی
پاش فەشەلهێنانی ئۆپۆزیسیۆن لە کوردستانە کە بەداخەوە لە 10 ساڵی ڕابردووە بە بەهێزی سەرەتایەکی دەست پێ کرد و بە خێرایی کۆمەڵێ خەڵکی هەلپەرست ئۆپۆزیسیۆنیان بە تەواوەتی تەسلیمی دەسەڵات کرد. لە ئێسایە کۆمەڵێک بازرگان بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە هەن کە لە ڕاستیە هیچ کاتێک ئۆپۆزیسیۆن نەبوون و ناژبن کە ئۆپۆزیسیۆن فەشەلی هێناوە. ئەم کابینەی کە ئێستا هەیە کابینەیە کە بۆ دەمتێژەندنی زیاتری ئەو دوو ماڵە لە جەستەی حکوومەت شتێک نییە ناوی حکوومەت بێ. ئەگەر پێشووتر لە کابینەکانی پێشووە نەکهەیەکی حکومی هەبوو بێ لەبەری پارتی وێکێتیە، ئێستا وە کۆتایی پێهاتووە. یەکێتی و پارتی پێشبڕشیانە لەوەی کۆمپانیەکانی نزیک لە مەسرور بەرزانی و نێچیروان بەرزانی لەلایەک کۆمپانیەکانی قوبات تاڵەبانی و بافڵ تاڵەبانی لەلایەکی تر بێنە پێشەوە دەم بژەنێتە ئەو غەزوو بەزەی کە لە بەناوی کابینەکەەوە هەیە. گینا شتێک نییە ناوی کابینەی وزاری بێ و ئەوەشمان لەبیر نەچێت لە ڕاستیا دیفاکتۆیەکەیە چەندین ساڵە لە دێگەڵە بەملاوە سەرۆک حکومەتێکەیە لەوێ جێگرە لە دێگەڵە بەو دیوە سەرۆک حکومەتێک هەیە لەوێش سەرۆکە و لەم لاش بەناو سەرۆکە بەڵام هیچ شتێکی بەدەست نییە. بۆیە ململانەیەکن کە وەک بڵێ بە یەکجاری ڕوو هەڵماڵران و ڕووی ئەویان هیچ پاساوێکی بۆ بدۆزنەوە. بۆیە لێرە و لەوێ لە سەردانێکی دیبلۆماسیا دەرەکەوێ، لێرە و لەوێ لە کارێکی پرۆتۆکۆڵیا دەرەکەوێ، لێرە و لەوێ لە عەقدێکی غاز و نەوتا دەرەکەوێ. هەموو ئەمانە دەرکەوتەی دەرەنجامێکن کە پێشتر ڕنگڕێژی بۆ کراوە بە قۆناغبەندی هەردوو هێزی دەسەڵات گەشتون بەم قۆناغەی کەوا ئێسا بەبێ ڕقابەی پەرلەمان بەبێ ئەوەی کە ناوی دەستەیەکی گەورە و زەبەلاحی داهۆڵ ئاسایی بەبێ ناوەڕۆکێکە ناوی دەستەی نەزاهە و دەستپاکیە بەبێ چاودێریەکی جددی میدیایی ببورن لەگەڵ ڕێزما بۆ ئێوە. ئەوان زۆر ڕوو هەڵماڵراوانە دەمیان ژەندووە لە ئەو غەزوو بەزەی کە ناوی کابینە وزاریەکەی کابینەی نوێمە. ئینا لە ڕاستیا شتێک نییە ناوی کابینەی نوێم بێ. لەم شەڕی نێوانی کێتی و پارتیەوە پرسیاری ئەوە بکەم چونکە خەڵکێک پێی وایە یا خەڵکێک هەواڵی ئەوە بڵاو دەکەنەوە کامە هەنگاوێکی زۆر جددیە بۆ ڕاگەاندنی دوو ئیدارەی ڕەنگە سلێمانی بخرێتەوە سەر بەغا یاخود بەجیابێ یا کامیان ئەفزەلێتی پێدەدرێ. گرنگەوەیە باز لە دوویدارەی لە ئارادا هەیە. ئایا تا چەندە ئەمە واقعە یا ئەوەی لێ دەخوێنرێتەوە کە ئەم شەڕی نێوان ئەم دوو لایەنە سیاسیە کە جیاوازیەکی تایە لە ڕابردوودا لە شەڕەکانی ڕابردوودا باز لە هاتناراوەی دوو ئیدارەیی بێ و ئایا پاڵنەری دەرەکی لەم بارودۆخەی ئێستەی نێوان ئەم دوو لایەنە سیاسیە کە تەواوی حکومڕانی هەرێمی کوردستان بەدەستێن دوو لایەنەیە چه ڕۆڵێکی هەیە لە گرفتەکانیان؟ کاگادی دەنگ ناگاتە لای من ئەگەر ببوورە کاگادی ئەگەر هاوکارانم دەنگی کاگهادی بگاتە لای من هاوکارانم ئەگەر گرفتێکی تەکنیکیم هەیە لەگەڵ کاگهادی دەنگی کاگادی ناگاتە لای من ئەگەر گرفتەکە چارەسەر کراو بێت تاو کاتی کە کاگهادی گرفتەکەی بۆ چارەسەر دەکەن دیارە دێمە سەر و تایتڵی کە بۆتان باسەکەم ماوەیەکە لە بەتایبەتی لە دوای هەڵبژاردنەکانی 2021 ئەنجومەنی نوێنەرانی عێراق ناکۆکیەکی زەق لە نێوان یەکێتی و پارتیدا لەسەر پۆستی سەرۆکۆمار کە دەستپێکی بوو دەستپێ کردووە و دوجار ئێستا هەریەکیان و لە ئاواز و بەرەیەک دەخوێنێت لە بەغدا جیاوازن و ئەگەر لە ڕابردوودا پێکەوە لە بەغدا بوونایە و شتێکیان بەناوی کوردایەتیەوە بەلایەنەکانی دیکە بفرۆشتایەتەوە. ئێستا هیچ باس و خواسێک لەسەر بابەتی کوردایەتینی ئەوەی هەیە دەستکەوتی حەزبی و شخصی خۆیانە کە شەڕی لەسەر دەکەین وەکەوەی کە دەبینین لەسەر پۆستی سەرۆکۆمار لە بەغدا ئێستا چی بە یەکتر نەماوانەیکەن بەڵام ئەوەی کە زیاتر پێویستە هەڵوەستێ لەسەر بکرێت جیا ناکۆکیەکانیانە لە هەرێم و ئەم ناکۆکیە لە هەرێم تەنانەت کاریگەری کردوێتە سەر بابەتی ئەمنیی لە هەرێمی کوردستان وەکەوەی کە دەبینین لە هەولێر چۆن موشکباران کراوە ئەوەی کە بە جۆرە لە جۆرەکان پارتی بۆ بەرەی ئەوروپا و ئەمریکا و ئیسرائیل و ئەمانە خەریکە هەرێمی کوردستان پەلکێش دەکا و لە لایەکی دیکەوە
یەکێتی ڕووبابەرەی با بڵێن ئێران و چین و رووسیا کە زیاتر ئەم دوو بەرەی جیهانین لە یەک دەدرێنەوە پەلکێش دەکرێت. دیارە گرفتەکەی کاکادیان چارەسەر کردو. کاکادی ببوورە بێمەوە سەر پرسیارەکەی خۆم دیارە هێشتا گرفتەکەیان چارەسەر نەکردووە. بۆیە ئەوەی کە زۆر ئێستا جێگەی پێویستە قسەی لەسەر بکرێ ئەوەیە کە لە کاتێکا لە دوای موشکبارانەکەی هەولێر شێخ باس بەڕێوەبەری کۆمپانیا جێبەجەکاری کار باسی لەوە کرد کە لە لێدوانێکدا غازی با بڵێن غازی هەرێمی کوردستان بە شێوە ناکە کە هەناردە بکرێ. بەڵام ئەم لێدوانەی پێچەوانەی و لێدوانەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو کە لە وڵاتانی عەرەبی لە چەند ڕۆژی ڕابردوودا دایوتی لەوەی کە ئێمە لە ئێستادا توانامان هەیە غاز هەناردەی تورکیا وڵاتانی ئەوروپا بکەین کە ئەمە یەکێکی دیکەیە لەو جەدەلانەی کە دواتر لە میوانەکەشم دەپرسم بزانم ئایا ئەمە پاڵنەرە دەرەکیەکان لەسەر ئەمە چونکە ئەگەر بیانەوێت لە دوای شەڕی رووسیا و ئوکراینیا هەرێمی کوردستان ببێتە یەکێک لە سەرچاوە بەدیلەکانی غازی رووسیا بۆ ئەوروپا پێدەچێت هەرێمی کوردستان بەبێ باجدان نەبێ. بۆیە ئەمە حەقی خۆیەتی لایەنە سیاسیەکان و بەگشتی توێژوو یانی تەنانەت هیچێتیش ڕەنگە مافی خۆی بێت لەوەی کە پارتی دیموکراتی کوردستان بە تاکڕەوانە بڕیار لەمە نەدا کاتێکە سەرۆکی حکوومەت دەچێتە ناو کۆنفرانسە جیهانیەکانەوە لە بابەتی وزە دەبێت حتمەن یەکێتی نیشتیمانی کوردستان هاوتاوە بزوتنەوەی گۆڕان لە حکوومەت ئاگادار بن نەک وەکو ڕێکەوتنە 50 ساڵەکەی تورکیا کە ئێستاشی لەگەڵدا بێت چەند کەسێکی کەم نەبێ هیچ لایەنێک زانیاری و ئاگاداری لەسەر ڕێکەوتنەکە نیە و هیچ کەسیەوە ڕێکەوتنی نەبینیوە. ئەگە گرفتەکەم چارەسەر بوو بێ زۆر بە کورتی کاگادی دەمەوێتمان پرسیار دووبارە بکەمەوە بابەتی دوویدارەیی لە ئارادا هەیە ئەمە تا چەندە ڕاستەوە ئەمە هۆکار بێ بۆەوەی کە ئیدی دوویدارەیەکە بە فەرمی ڕابگەیەندرێت و سلێمانی بخرێتەوە سەر بەغدا. دیارە بەداخەوە گرفتە تەکنیکەکە چارەسەر نەکراوە. من کۆتایی بە بەرنامەکەم دێنم. ئازان و خۆشەویستان سپاس بۆ بینەریتان تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم ماڵتانەوە.